کاگرە بوارجگە لەوەی کە بڵین زیندووکردنەوەی چەندین کەسایەتیە ناونانی شەقامەکان و بە زیندوو هێشتنەوەیانەوە ئاسانکاریشە بۆ خەڵک پێم خۆشە بزانم کام شەقامی شاری سلێمانی ناوی لێنراوە بنگینە ئەو شەقامە بڵین هەر لەسەر خەریتەر ژمارە 95 ناوە شەقامێکە کە لە بەبەردەمی زانکۆیەت شەقامێکی دووسایدی گەورەی دوور و درێژە لەوێت هەتاکو و فولکەی کە پێڵێن فولکەی چەقچەق لەوێ پەیکەرێکی تایە پەیکەری کۆبانی پێ ئەڵێن کەوا بزانمهینی هونەرمەند زیرەک میرێ هەتا ئەو شوێنە جادەکە ینی بەرداوامە بێت جادێکی دوور و درێژە باسی ئەو جادەیە ناونراوە کەک ڕێوار بە شێوەیەکی ڕوونتر قسەی لەسەر بکەین ئەمە چەند گرنگجی هەیە بۆ ئێوە بۆ خانەوادی بەنگینە ناونانی شەقامێک بۆ شێوەیە یان هەڵبژارنیە شەقامیشتر بێ بەناوی کەسایەتێکی ترەوە گرنگەکەی چییە؟ ئەم شتە هەیە لە هەموو دنیاە هەیە ناونانی شەقام بە ناوی ئەدیب و هونەرمەندان و شاعیرانەوە بەڕاستی ئێمە ئەومان لە یاد نەچێت هونەر و ئەدەب نەمرن لە ناو گەلانیشە ئەم شتە هەیە مۆرک و ناسنامەی هەر نەتەوەیەکە ناسنامەی هەر نەوەیەکە ینی لە زۆر شوێنی دنیا تەنانەت شاریش ناونراوە بە ناوی بۆ نمونە پۆشکین زۆر جادە و شت هەیە زانەکانیان ناویان بەکار هاتووە لە شەقامەکانە ئەو کەسانەی کەوا شاعیر بوون هونەرمەندی گەورە بوون کەسی دڵسۆز بە خاک و نیشتیمانەکەیان بوون بۆی ناوی ئەمانە بمێنێت بە زیندوێتی بمێنێتەوە ناویان بەکار هاتووە مثلەن لە باخچەیەکە لە شەقامێکە بۆ ئێمە خۆشە ئەو شتە کە کەسی شۆک و بەنجینەکە کاتە باپیری من شەقامێ بنرێ بە ناوی و خەڵک ڕێزی لێ بگرێ و وەفاداریەکە بۆ ئەو هیلاکی و دڵسۆزی کە بەنجینە لە سەردەمی ژانی خۆیان کردێتی کاکرە بوارە گەر باسێک لە مەراسیمەکە بکەین چۆن بەڕێوە چوو و بڵین خەڵک تا چەند بە پیر ئەوەیەت کە ئەو شەقامە نوێیانی کە دروستەکرێن با بڵین کەمێک دوورترن لە چەقی شارەوە ئێستا مەراسی شاری سلێمانیش گەورە بووە تا چەند بۆ نمونە ئەوانیش پێیان خۆشە کار بەناوی ئەم کەسایەتیانەوە شەقامانە ناو بنرێن من دیقەتمە ئەوانی کە هەنێکی تا بوو تەمەنیان هەبوو زۆریان پێخۆش بوو کە ئەمڕۆ لە شاری سلێمانیە لایەنێک یا چەندلایەنێک خوێندنەوەی ئەوان هەیە کە هێشتا نەفەسی ئەوە ماوە کە کەسە جوانەکان کەسە باشەکان دڵسۆزەکان بەم خاک و نیشتیمانە ڕێزیان لێگیرێت یعنی بۆ خەڵکیش خۆشە ئەو شتە بەڕاستی کاری باش هەموو کەسێک پێی خۆشە